ڕکابەرەکانی وەرزینەوەی خولی لاوانیانە نایبەکانی کوردستان بە شەژیاری دەستی پێکرد و لە یاریگای خۆی پێشمەرگەی سلێمانی نەیتوانی بەربەستی هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردوو بکرێت و بە گۆڵێک بردو لە ژیارەکە بە کورتات. دوای دەستپێکردنی خولی نایابی کوردستان جێبڕکەکانی وەرزی نوێی خولی لاوانی یانە نایبەکانیش دەستی پێکرد و لە شاری سلەیمانی ژیارەیەکی بەهێز بەڕێوەچوو. لە یەکەم هەفتەی خولەکەدا و لە یاریگای خۆی پێشمەرگەی سلەیمانی میوانداری هەولێری پاڵەوانی وەرزی ڕابردووی کرد. سەرەتای جێمی یەکەم یاریەکە بە ئاسێکی بەهێز دەستی پێکرد، بەڵام ئەنجامەکە جیاواز بوو. کاتێک لە ئەنجام یەکێک لە هێرشەکانیدا عەلی وریا لە خولەکی نۆ گۆڵێکی بۆ هەولێر تۆمار کرد. یاریزانانی خاوەن یاریگا دوای ئەو گۆڵە لە هێرشەکانیان بەردەوام بوون بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە و پێشتەوابوونی ئەم گێمە محەممەد ڕێبوار لە خولەکی چلوویەک گۆڵی بەرامبەری پێشمەرگەی سلەیمانی تۆمار کردەوە. جێمی دووەم یاریەکە ئاسێکی تا ڕادەیەک بەهێزی بەخۆیەوە بینی بە جۆرێک پێشمەرگەی سلەیمانی هەوڵی گۆڵی دووەمی دەدا و یانەی میوانیش سەرڕای بەرگری لە گۆڵەکەی بە هێرشی پێچەوانە وەڵامی یانەی خاوەن یاریگایی دەدایەوە، بەڵام سەرکەوتوو نەبوون. دوای فیکەی ناوبژیوانیش یاریەکە بە گۆڵێک بۆ هەردوو لا کۆتایی هاتوو بە خاڵێکیش هەردوویانە یاریگایان جێهێشت. لە ئاسی وەکو ئاستی تیپەکەم لێ ڕازیم. یەکەم یاری دەوری خۆی عادەتەن یاریەکان قورسە، تیپی یانی هەولێریژ تیپێکی یاسان نییە، پار پاڵەوانی خولی لاوان بووە. زۆرینەی کات تۆمەتوانیمان سەیتەرەکەین بەسەر ساحەکە، بەست موفق نەبووین، نەمانتوانی گۆڵکەین. بە دڵنیاییەوە کاتکوشتێکی زۆری تیا بە تایبەتی شەوتی دووەم بەزی تر ئەوش حەقی خۆیەتی و هاتۆ بۆ لە دەروی ساحی خۆی یاریەکە بۆ خاڵی یاریەکە ئێمەش بۆ بردنەوە یاریمان کرد، بەس موفق نەبووین. وەڵا طموحمانیم ساڵ پلەی یەکەمە. ئێمە یاریەکمان کردێ بەرامبەر تیپێکی بەڕاستی من لە لای خۆم تیپێکشی مڕەشع لە بۆ منافەسەی بەڕاستی، بەڵام هەرچەندە من لە تیپەکەم ڕازی نەبوویمە ئەمە نەقسم هەیە بەڕاستی. من دوو سێ لە عیبم پێکانی هەیە. من دوو نەگەیشتیمە تا شاری سلێمانی باشترین دیفاعم پێکانی هەبوو، توش پێکان بۆکە و یاریم پێ نەکردێ و دوو لە عیبی کەم هاتوتە دەرێ هەر لەبەر ئیسابە هاتوتە دەرێ. من گلەی لە کاتەکەی دەکەم، ئەو کاتێک کە ئەمە دەستمان پێکردێ زۆر کەم بۆ بەڕاستی. تیپەکەم وەک پێویست نییە، من نەقسم هەیە، ئەنی نارم ئێمە دەبایە بیبینەوە ئێمە دەبایە، بەڵام هەموو شتێک واردە لە تۆپی پێ. من بەو ئەنجامە ڕازیمە بەڕاستی، لەبەرەوەی ئەمن نەقسی فەریقم هەیە لە ناو تیپەکەم. یاریەکانی ئەم وەرزەی خولی لاوانی یانە نایابەکانی کوردستان بە بەشداری 12 یانە بە یەک قۆناغ ئەنجام دەدرێت. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پێیام سلەیمانی.